بیسەکانی عزیزی کورسات نیوز وڵاتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێیەکەم. نرخی تەماتە لە عێراق بۆ 2000 تا 2500 دینار بەرز بووەتەوە. نرخەکەی لە هەرێمی کوردستانیش بەرزبوونەوەی تۆمار کردووە. هۆکارەکەی کەمبوونەوەی ئاستی هاوردەیە. بەهۆی جەنگی ئێرانەوە نرخی مۆبایل و ئامێرە تەکنەلۆژیەکان گران بووە. خواست لەسەر کڕیارانیش کەم بووەتەوە. بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ناڕەزایی لێکەوتوێتەوە. دانیشتوانی و ناوچانە دەڵێن سەرەڕای ڕەوشی سەختی ئابووری نرخی سوتەمەنیش بارگرانیەکی تری بۆ دروستکردوون. ڕاگەیەندراوێک بە ناوی جەنگاوەرە بێ سنوورەکانەوە بڵاو کراوەتەوە. دەڵێن دڵسۆزانە ئەڵێن لاهەینیەوە هەرکەس بە بابولمەندە بداتێ بپەڕێت زیاتر ئاگای لە 6 ئاراستەی خۆی بێت. دووبارە سڵاوتان لێبێ. نرخی سەوزەوات بە تایبەتی تەماتە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەرز بووەتەوە. هۆکارەکەی ئەوەیە کە لە ئاستێکی بەرزە هاوردەی ئەو بەرهەمانە کەم بووەتەوە بۆ ئەو بەرهەمانە پشت بە هاوردە ئەبەسترێت. لە ئێستاشە ئاستەنگ لە ڕێڕەوە بازرگانیەکانە دروست بووە. نرخی 1 کیلۆ تەماتە بۆ 2000 تا 2500 دینار بەرز بووەتەوە. عێراق لە ئاستێکی بەرزا بۆ دابینکردنی پێویستی ناوخۆ پشت بە بەرهەمە وەرزیەکانە بەستێت کە بۆ دابینکردنی پێداویستی هەموو ساڵەکە بەش ناکات. ئەو کورتێنانە بە بەردەوامی بە هاوردە قەرەبووکراوەتەوە. بەڵام ئێستا کە بارودۆخی ناوچەکە ئاسایی نیە و هاوردە ئاستەنگی تێکەوتووە بەرهەمی ناوخۆش بەش ناکات و نرخەکان بەرز بوونەوە. بەشی سەرەکی پێویستی سەوزەی عێراق لە ئێران و تورکیاوە هاوردەکرێت. ئەو پشتبەستوویەش بازاڕ لە بەرامبەر ناسەقامگیریەکانە لاواز ئەکات کە ئەوە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخەکەیەتی لە ئێستادا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش. باسی نرخی تەماتەم کرد چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیش کە بەرزبوونەوەی تۆمار کردو بێگومان لە بەرۆی کە بەرهەمێکی سەرەکیە لەسەر سفرۆخوانی هاوڵاتیان. پێشەوەی من بۆتان باس بکەم ئێوە خۆتان وەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەستان بۆ بەرزبوونەوەی نرخە کردووە. لەم بارەیەوە ڕێباز هیوا هەندێک زانیاری بۆ کۆکردوینەوە هەندێک لە هاوڵاتیان و فرۆشیارانی دواندووە با بزانین چی هەیە دەربارەی بەرزبوونەوەی نرخی تەماتە. سڵاوتان لێبێت دیارە ماوەی چەند هەفتەیەکە تەماتە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلێمانی گران بوو. هۆکارەکە ئەوەیە کە تاوەکو ئێستا بەرهەمی ناوخۆیی پێ نەگەیشتووە و ئەو بەرهەمەی کە دێت لە ئێران و لە شوێنەکانی دیکەوە دێت. ئەو تەماتەی کە پێشتر بە 500 دینار بە 750 دینار بە خەڵک دەفرۆشرا ئێستا کەم با بڵێن هەرزانترین تەماتە کە لە بازاڕا دەستکەوێت بە 2000 دینارە. یعنی لە هەموو شوێنێک تەماتە گران بوو. هۆکارەکەەوەیە خواردنێکی سەرەکی هاوڵاتیانە خواستێکی زۆری لەسرە بەڵام ڕێژەکەی کەمە لە بازار. ئەمە هۆکارە بۆەوەی کە نرخەکەی گران بێت. ئەم تەماتەی کە ئێستا لێرە کە قسەی لەسەر دەکەم هەر کیلۆیەک تەماتە کە هاوڵاتێک دێت لێرەی کڕێ کیلۆی 2000 دیناری پێدات. چەند مانگێک یان چەند هەفتەیەک پێش ئێستا کیلۆیەک تەماتەی لەم شێوەیە لە نێوان 500 بۆ 750 دینار بوو. بەڵام ئێستا هەم لە عەلوەکە گرانە و هەم ئەمانیش ناچارن بە گران بیفرۆشنەوە بە هاوڵاتی. ڕەواژیان وەرە قسم بۆکە ڕەوا چێ؟ ڕەوا غەفوور. ئێوە تەماتەدان لە عەلوە بە چەند کڕیوە؟ تەماتە دوو نوعیە موالەقیە لە عەلوە بە 2000. تەماتەیەکی جوانە بەس کاڵە و خۆش نییە وەگەمە. ئەمە عێراقیە لە عەلوەیە بە 1700 دینارین بە 2000. بە 2000ەکەیش خێر ناگا بەس لەبەر هاوڵاتیان یێنین کازاین وەزع زۆر باش نییە. بەس چیەکە خێر ناکە؟ ینی شکاوی لێ دەرەکەین بە سنووقەوەتە دەریخەن شکاوی زۆرە سنووقی تایە سنووقێ بێ لێ دەرکەی. ینی هۆکارەکەەوەی کرێ دوکان نایەن دوکانیش نایەن بۆین بە 2000 هێنا خێریش ناگا بەس لەبەرەوەی شتەکانی کەمانی پێوە فرۆشێ. خەڵک زۆری کڕێ ئێستا کە گران بۆیان خەڵک کەمتر جاران 2 کیلۆ بریسە کیلۆیە بە نیو کیلۆ بە. کە خەڵک بۆ سەیرانی ژەشێ بەلایەوە تێپەڕێ هەر کەمە. جاران ئێمە تقریبان 800 کیلۆ تەنێکمانە فرۆشتە 500 کیلۆ لە ڕۆژێکە لە ڕۆژێکە. یعنی ئێستا خەڵک کەمتری ژێ خەڵک ناڵێ بۆ گران بۆ ئارە وەڵاڵێ بۆ گران بۆ لە ئێران ئێران ڕەوانەی ناکات بۆیە. ینی
هەیە بەڕێژەیەکی کەم هەیە بەس بە ڕێژەیەکی کەم ئێران زۆر ناینێرێ زۆر ناینێرێ بەڵێ ئەمە هۆکارێکی کە گرانە بەڵێ بەڵێ یعنی ئەگەر بەرهەمی ناوخۆ بێتە بازارەوە هەرزانە بێ ئەی چۆن هەرزانە بێرە وەڵا بەتەشی یو پێشترم تەماتەتان هەیە بەچەند ئەو تەماتەمانە بە 500مان نابە 750 یعنی زیاتر نەدانە بڕۆ نەوەڵە زۆر گران بۆ چوو هەزار نەشە چوو ئیسە لە علویا بازار و 600 دینارە ئەمە ئەوەیە کە لە عەرزا بەرەمێنێرەوەنێ بەڵێ ئەمە تەماتێکی مزر و خۆشە ئەمە لە شۆ لە ناوڕاست خۆشترە ئەمە لە عێراقەوەیە بەڵێ بەڵێ ئەمە عێراقیە بەڵێ خۆتان ئەمە کیلۆی بە 1600 دینار لە علوا کرد بەڵێ بەڵێ یەک کیلۆی 1900 کەوێ بە شکاوە بە سنووقەوە می لێ دەرکی خێریش ناگا بەس دەبرێت شتەکانی کەمانی بیۆفرۆشێ بە خزمەتە دیارە تەماتە بەهۆیەوەی کە خواردنێکی سەرەکی هاوڵاتیانە هەمیشە لە هەموو وەرزەکانە خواستێکی زۆری لەسرە بەڵام ئێستا کە وەرزی سەیرانە و ئەم کاتێکم قسە دەکەم بە هەزاران هاوڵاتیە بینی کە دەشتە سەیرانگاکانی سنووری سلێمانی و لە هەموو هەرێمی کوردستانیش بێگومان بەم شێوەی خەڵکەچێ بۆ سەیران و دێتەوە ئیترەوانەی کە بۆ برژانن تەماتە بەنیانەوانەی کە بۆ زەڵاتەی بەنیان بۆ لێنانی شلە ناچارن هەربی بن چونکە خواردنێکی سەرەشیە بۆیە ناچاریش نەگەن نرخەکەی هەرچەند بەرز بێت بیکڕن بۆیە چاوەڕوان دەکرێت لە چەند هەفتەی داهاتوودا کە بەرهەمی ناوخۆ پێدەگات و تەماتەی کوردی پێدەگات هۆکارێکی سەرەکیە بێ بۆی نرخەکەی تا ڕادێک دابەزێت لە بازارەوە ئەو ڕێژە زۆرەی تەماتە کە ئەخرێتە بازارەوە هۆکارێکە بێ بۆی خەڵک هاوشێوەی پێشتر بە نرخێکی کەمتر لە ئێستا تەماتە بکرێتەوە ڕێژەکەی زۆرە بێت تا و کاتەی وەرزی بەرەمێنای تەماتە لە هەرێمی کوردستاندا تەواو دەبێت و بەشکم ئەو کاتەش لە دەرەوە تەماتە بێت و ئەم گرفتی گرانبوونی تەماتە و بەرەمەکانی تر لە بازاردا نەمێنێت. بەهۆی جەنگی ئێران و نرخی مۆبایل و ئامێرە تەکنەلۆژیەکان گران بووە تا ڕادەیەکیش خواست لەسەر ئەو بەرهەمانەوە خواست لەسەر کڕینیان کەم بووەتەوە. خاوەن کۆمپانیەکانی مۆبایلیش ئەڵێن دوای کۆتایی هێنانی جەنگ لەوانەیە نرخەکەی ئاسایی ببێتەوە. بازارەکانی مۆبایلە لە سلێمانی پریشکی ئەو جەنگی ناوچەکەی گرتوتەوە کاریگەری لەسەر ئەم بازارە دروست کردووە. مامەڵەکارانی بازارەکە دەڵێن ئەگەرچی لە ساڵانی ڕابردوو کڕینی مۆبایلی زیرەک بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە زیادبوون کردهبوو. بەڵام لە ئێستادا بەهۆی کاریگەریەکانی جەنگ ئەم بازارەش ڕووی لە کەسبوون کردووە و نرخەکانیش زیادی کردووە. دوو هۆکار هەیە هۆکارێکم یان خۆتان نزان لە ئێستا جەنگە هیچ کاڵایەک هاوردە ناکرێت چ لە ڕێی تایارەوە چ بە وشکانیە لە ئێستاە و ئەوەی کە زیاتر کاریگەریشی هەبووە لەسەری ئەم مۆزوعی گومرجی ئەسیکۆدایە کە ئەوانەی کە لە بەسرەوە داغڵ ئەبن بە ڕێژەیەکی زۆر باجانە چێتە سەر. ئەگەر بەراورد دیکەین بە 2 مانگ لەمەوە پێشە ئایفۆنێکی حەڤی پڕۆماکس بۆ نمونە ئەگەر ئیسیم وایە بە 1990 دلار بوو بەڵام ئێستا کە حالی مەقسە لەگەڵتواکەم بە 1400 دلارە. ئەگەر هەتاکو ئەم جەنگە بەردەوام بێ نرخەکان هەر بەرەو بەرز بوونەوە ئەڕوا بەڵام ئەگەر هاتو ئینشاءالله پشتیان بەخوا جەنگ کۆتایی پێبێ ئەو کاتە لە ڕێ مەتاڕەکانەوە داغڵە بێت و تەسەوڕەکەم سعرەکان جێگیر بێتەوە. هاوڵاتیان باس لە گۆڕانی نرخی مۆبایلە زیرەکەکان دەکەن و دەڵێن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو نرخەکان زۆر جیاوازیان تێدا ڕوویداوە. 2 مانگ پێشیسا کڕینی مۆبایلێکی ئەجیزەیەک لە بازارە بتکڕایە نزیکی 100 دلار ئیستا بەرز بۆتەوە. ئێستا بۆ من بچم مۆبایلێک بکڕم 2 مانگ پێشیسا کڕی بێتم بە 500 تقریبا 70-80 دلار مۆبایلێک مکڕی ئێستا بە 650 بۆ 6 دلار نایکڕم هەر هەمان مۆبایل. لە ئێستا بەهۆی جەنگەوە بازاری مۆبایل سعری زۆر بەرز بۆتەوە یعنی زوو مۆبایلێکە بکڕیا بۆ نمونە بە 15 وەرەقە بۆ 16 وەرەقە ئێستا کڕی بە 18 بە 19 وەرەقە بەش لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان زۆرەکە. ئەگەرچی لە ئێستادا جەنگ نەک تەنها کاریگەری کردوتە سەر بەرزبوونەوەی نرخی مۆبایل بەڵکو کاریگەریشی لەسەر بەشێک لە پێداویستیەکانی ڕۆژانەش دروست کردووە. بەڵام خاوەن کۆمپانیەکانی مۆبایل دەڵێن دۆخەکە کاتیە و لە ماوەیەکی کەمدا بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە. ئەگەرچی لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتیانە هاتنە نێو بازار بۆ کڕینی مۆبایلێکی زیرەک یاخود بۆ گۆڕینی مۆبایلەکانیان بەڵام لە ئێستادا تا ڕادێک خواست لەسەر کڕینی مۆبایل کەم بووەتەوە ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی نرخەکەی. دیارە هۆکارەکەشی جەنگ یاخود لەلایەکی تر خاوەن کۆمپانیەکانی مۆبایل ناتوانن زۆر بە ئاسانی مۆبایلە زیرەکەکان بهێنە نێو بازارەوە. تەرزە عومەر، کورسات نیوز، سلێمانی.
هەرچەندە تەواوکردنی مامەڵەی لۆگۆیەکی تاکسی تەنها 30 خولەکی ئەوێت، بەڵام شۆفێران ناچارن بۆ ماوەی 4 بۆ 6 مانگ لە نۆرەیا بوەستن. ئەو دواکەوتنش بازاڕی کڕین و فرۆشتنی تەکسی سس کردووە. ڕێباز هیوا لەم بارەیەوە ڕاپۆرتێکی ئامادە کردووە بابینەریبی. لە دوای 5 مانگ و شتێکم جەم لۆگۆ تەواو بوو. ئەمە هەموو شتێ تاریخ و هەموو شتێ بەڵگەیە. وەرگرتنی لۆگۆی تەکسی ئەو بابەتەی لە ئێستادا بۆتە کێشەیەکی دیار لە کڕین و فرۆشتنی تەکسیدا. بێستون کە لە پێشەنگەکانی کڕین و فرۆشتنی تەکسی کار دەکات لە نێوان 4 بۆ 6 مانگ چاوەڕوانە بۆ ئەوەی لۆگۆیەکی نوێی تەکسی وەربگرێت. تا ئەو کاتەی لۆگۆ نوێیەکە وەرنەگرێت ناتوانێت تەکسیەکە بە ناوی ئەو کەسەوە بکات کە پێی دەفرۆشێت. لە سندیکا سەرەکەت بۆ دانێن ئێنا نەکێشەی ئاسایشە، نەکێشەی بەڵگەوتاوانە، نەکێشەی دایرەی مرۆکە ئینجازگەت بۆ کابەت تەکسی. کێشەکە لە سندیکا ئەگەڕێتەوە بۆ ئەوێ کارمەندەکانیان کەمن کەەوە کارمەندەکانشان کەمن لە سعان 9 تا یەکیشەکەن پێنجشەمان ئیش ناکەن. بەڕاستی کێشەکە لەوا دروستە بێ سە من ئەم لۆگۆیان پێەیە لە سیانزەی 2025ەوە سەرم خەوانووە دوێنێ تەواوم کردووە کە دوێنێ تاریخی 4 2026 نعی 5 مانگونی من چاڕیەک لۆگۆم. ئەوان گلەیان لە نۆرەی چەند مانگی و بەفیڕۆدانی کاتێکی زۆر هەیە بۆ بەناوکردنی لۆگۆیەکی تەکسی لە کاتێکدا کە نۆرەیان دێت لە 30 خولەکدا مامەڵەکەیان تەواو دەبێت. بۆ نمونە ئەم ئۆتۆمبیلە پێشتر تەکسی بووە 2 مانگە کراوە بە تایبەت و تا 2 مانگی دیکەش کە نۆرەی دێت دەبێت بە ژمارەی تەکسیەوە بسوڕێتەوە. وا تقریبا 2 مانگ کردیمە سەری بۆ دانراوە بۆ 1/6 بۆ لۆگۆ بەبێ کتاب ئەبێ سارەکە لێخوری کتابەکە لای کرۆلاکامێنێتەوە لای ڕقەمامێنێتەوە کە تەکسیەکەی پێفرۆشی ئەو ڕقەمی پێفرۆشی هەتا 1/6 بەبێ کتاب بمێنێتەوە سیاری. بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی دەڵێت هۆکاری دواکەوتنی پێدانی لۆگۆکە دوولایەنەیە. بەشێکی هۆکارەکە شۆفێرەکان خۆیان و بەشەکەی دیکەشی بۆ کەمی ژمارەی فەرمانبەرانی بەڕێوەبەراتەکان دەگەڕێتەوە. ئەو سەرێ ناڵێن بەس بۆ ئەوەیە بەس بۆ ئەوانەیە کە کێشیانێ بۆ ئەوانی کێشیانێ یان بۆ ئەوانی کە تەحویلیانێ ئەویش تەحویلەکە خۆمان ئێستا ئینمان کردووە بە دواتر چوونمان بۆ کردووە هەموو ڕۆژی چوارشەمانێک سەرە نانووسێ هەموو ئیشێکە کرێنێ ڕۆژانی چوارشەمە ئەیش خۆ دەزانی بە بۆنی تۆزێ مۆزەفمان فەرمانبەرمان کەمە. لە سنووری پارێزگای سلێمانی 27,000 تەکسی هەیە و تا ئێستا زیاتر لە 23,000 تەکسی لۆگۆی بۆ کراوە و تێچووی هەر لۆگۆیەکیش بۆ شۆفێران نزیکەی 50,000 دیناری تێدەچێت و ئامانجی ئەم لۆگۆیانش بۆ جیاکردنەوەی تەکسی ناوشار و دەرەوەی شارە و دڵنیاییدانە بە سەرنشینان. چارەسەر نەکردنی گرفتی لۆگۆی تەکسی ڕۆژ بە ڕۆژ ژمارە ئۆتۆمبیلانە لەسەر شەقامەکان زیاد دەکات کە پێشتر تەکسی بوون و ئێستا کراونەتەوە بە ئۆتۆمبیلی تایبەت چونکە ناچارن بۆ ماوەی چەند مانگێک بە ڕەنگی تایبەتەوە و بە ژمارەی تەکسی بەبێ بوونی هیچ بەڵگەنامەیەک بەسەر شەقامەکاندا بسوڕێنەوە کامەش دەکرێت لە داهاتوودا هاوشێوەی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان ببنە گرفتێکی دیکە بۆ بەڕێوەبەراتی هاتوچۆ و هێزە ئەمنیەکانیش. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی. لەخوا بەزیا بەزستان و بەهارێکی پڕخێر و بەرەکەتمان هەبوو بارانێکی باش بە تایبەتی لەم وەرزی بەهارەیە باری بەڵام دیارەکە جووتیارانی دەشتایەکانی قەزای مەخمور نیگەرانن کە ئاستەنگیان بۆ دروست بوو بێ لەمڕۆ ئەمە بچمە لای راپۆرتێک لەم بارەیەوە بەڵام لە ئێستاە شتێکەیە کە گرنگترە پێوەستە بارودۆخۆ کە ئەم ناوچەیە تێکەوتە بەهۆی جەنگەکەەوە کۆنفرانسێکەیە دیارە وڵاتان 40 وڵات کۆبوونەوە کە فەڕەنسا و بەریتانیا سەرۆکایەتی کۆبوونەوەکەکەن و زۆرێک لە وڵاتان بە شێوەی ئۆنلاین بەشداری کۆبوونەوەکە بوون. ئێستا کۆنفرانسێکیان هەیە دەربارەی کردنەوەی گەروی هورمز بابینەری بین و منەگەڕێمە وڵاتە. ڕکەوتن لەسەرم بابەتە و هەروەها ئەو بڕیارانێکە داومانە لە دوای ئەم کۆبوونەوەی ئەو هێرشانی کە کراوەتە سەر ئێران چەند ئاستەنگێکی بۆ ئێمە دروست کردبوو چەند ئاستەنگێکی لەسەر ئێمە دروست کردو بۆی بگەڕێینەوە سەر ئەوەی ئاشتی ئەنجام بدەین و ئاشتی بۆ ناوچەکە بگەڕێنینەوەوانێ و هەروە بەرزبوونەوەی نرخی
وزە و لە دروستکردنی ئاستەنگ بۆ کەرتی وزە و چۆن بتوانین لەگەڵ ئەم کێشانە و لەگەڵ کێشانەدا مامەڵە بکەین و گەیشتوین بەوەی کە هەنێک ئامانج بۆ خۆمان دابنین و بۆمان دەرکەوت کە ئەم کێشانە کاریگەری زۆر گەورەی ئابوووریان لەسەر یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا دروست کردووە وەروە ئەم هاوپەیمانە وهروە ئەو پرۆژاسایی کە پێشکەشمان کردووە ئەم پرۆژاسایی کە پێشمان کردووە توانێت کۆتایی بە کێشەکان و ئاستەنگیەکان بهێنێ وهروە لە واشنگتنیش باسی ئەوم کردووە لە کۆبوونەوەی بانکی نێودەوڵەتی باسی ئەم شتانەمان کردووە سەبارەت بە بازاڕەکان و کاریگەریەکانی ئەم جەنگە لەسەر بازاڕەکانی جیهان لە پێناو سوودی هەموماندا پێویستە هەمومان بێکەوە کار بکەین وەروە لە ئەڵمانیاش بۆ ئەوەی بگەین بە چارەسەرێکی دیپلۆماسی لە نێوان ئەمریکا و وڵاتەکانی تری ئەوروپا لە پێناو سوودی هەمومانە ڕێکوتنێکمان ئەنجامداوە ئەو مانگانەی چەند مانگی پێشودا کە ڕوویداوە کە بۆمان دەرکەوت کە حکوومەتی تارانیش ئەوێت بگات بەڕێکەوتن و ئێمە هاوڕین لەگەڵ هەموو هاوپەیمانەکانمانە هاوڕین وەروە بێت ئێران هێرشەکان بوەستێنێ لەسەر ئیسرائیل و هێرشەکانش بۆستێنێ لەسەر وڵاتانی تری کەنداویش وەروەها دەبێت گەروی هورمزیش بکرێتەوەوانێ بە شێوازێک بکرێتەوە کە بەردەوام بێت و سەلامەت بێت بۆ کەشتیەکان وەروە ئەمڕۆ هەواڵی زۆر باشمان پێگەیشت لە کاتی کۆبوونەوەکانمانە هەواڵی باشمان پێگەیشت ئەم هەواڵانی کە پێمان گەیشت دەبێت لەژێر چاودێری بن و بە بەردەوام بن وەروە بێ کەشتیەکان ئێستا ئەتوانن پەڕینەوەی کەشتەکان لە گەوری هورمزدا بە سەلامەتی ئەمە بابەتێکی ترە وەروەها ئەو حاڵەتی کە لە بەردەم لوبنانیشدا هەیە بۆ ڕاگەیانی ئاشتی دەرفەتێکی مێژوویە هەروەها هێرشەکان ئیسرائیل دەبێت لەسەر لوبنان بوەستێت وەروەها سەرۆکی ئیسرائیل لەگەڵ ئەم سەرۆکی ئەمریکا قسەیان کردووە و دانوستانەکان باش بۆ گەیشتون بە ئامانجەکە ئاگەر بەس ڕابگەێنرێ وەروە لە دانوستانی دوامەترا هیوادارین کە هاوکاری زیاتریان بکەین وەروە دەمانەوێت ئێمە هاوکاربین لەوەی کە کەشتیەکان بە گەروی هورمزدا بە ئاسانی بە سەلامەتی تێپەڕ ببن وەروەها وەکو حکوومەتی ئەڵمانیا هێزەکانی سوپای ئەڵمانیاش دەتوان هاوکاری پێشکەش بکەن بۆ پەڕینەوەی کەشتەکان بە گەروی هورمزدا وەروە ئەمە بەپێی ڕێکەوتن و بڕیاردانی پەرلەمانی ئەڵمانیا دەبێت وەروە ئێمە بەردەوام دەبین لە بەشداریکردن لە دانوستانە سەربازیەکان هاوپەیمانە سەربازیەکان و لەگەڵ ئەمریکا بەردەوام دەبین و دەمانەوەی بەردەوام بین لە دانوستان لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی هاوکاری سەربازی پێشکەش بکەین وەروە دەمانەوێت بڕیارێکە بێت لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وەروە بەرەو پێشوونی زۆر پاش دەبینین ڕوا هیوادارین کە سەقام گیری لە ناوچەکەدا بێت زۆر سپاس ئەوەی بینیمان کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بوو دەربارەی کۆبوونەوەی 40 وڵات کە بۆ بەڕێوەبردننی گەروی هورمز وە گەڕانەوەی ئازادی هاتوچۆی کەشتەکان بە گەروی هورمزا بەڕێوە چوو ئەم کۆبوونەوەیە بەریتانیا ستارمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا و ئیمانوئێل مەکرۆن سەرۆکایەتی کۆبوونەوەکەیانە کرد و زۆربەی ئەو وڵاتانە کە بەشدار بن بە شێوەی ئۆنلاین بەشدار بوون و باسی ئەوەیان کرد کە چۆن هاتوچۆی کەشتەکان لە گەروی هورمز ئاسایی ببێتەوە و هەر لە
پێش ئەم کۆبوونەوە لە کاتی کۆبوونەوە کە با بڵێن هەواڵێک بڵاو بووەوە کە ئێران و تێتاوکو لە ئاگربەستا بین ئێمە گەروی هورمز بە تەواوەتی بەکراوەی ئەهێڵینەوە کە بینیمان لە کۆنفرانسەکەشا باسی لێوە کردوتی لە کاتی کۆبوونەوە کە هەواڵی خۆشمان پێگەیشت بێگومانەوە هەواڵە خۆشە کە باسی لێوە کات ئەوەیە من دواتر بە وردەکاری زیاتر باسی ئەم شتە ناکەم بەڵام هەواڵێکمان هەبوو دەربارەیانی ڕاپۆرتێکمان هەبوو دەربارەیەوەی کە جوتیارانی مەخمور نیگەرانن کە ئەم بارانبارینە ببێتە مەترسی بۆ بەرهەمەکانیان ئەڵێن دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشیەکی مەترسیدار لە ناو زەویە کشت و کاڵیەکانیانە نیگەرانی زۆری لەلایەن دروست کردووە ترسیان هەیە ڕەنجی ساڵێکیان لە دەست بچێت بە ئەم ڕاپۆرتە ببینین من دواترە گەڕێمەوەلاتە. بارانبارینە بەخوڕەکەی ئەمساڵ کە لە سەرەتادا وەک ئاماژەیەکی دڵخۆشکەر دەردەکەوت ئێستا بۆ تەمای نیگەرانیەکی قوڵ بۆ جوتیارانی دەشتی مەخمور. لە دەشتاییەکانی قەراج و کەندێناوە لە سنووری مەخمور نیشانەی نەخۆشیەکی مەترسیدار لە ناو زەویە بە گەنمدا چێندراوەکان دەرکەوتووە. ئەو نەخۆشی ئەمە لە باو باپیرانەوە جێمان لێ بە پێی درێن ژەنگ. خالید جوتیارێکی نمونەی ئەم سنوورەیە و دەڵێت ساڵانێکی زۆر ئەم حاڵەتەمان لە زەویەکانمان بەدی نەکردووە. جوتیاران زۆربەی زەرمەند دەبن لەو نەخۆشیە زۆر هەیە جوتیاریانی هیچ ئیشەچکەی نییە بەس ژیان لەسەر ئەو گەنم و ئەوەیە ینی بژێوی ژیان لەسەر گەنمەکە ژیانی زۆر زەحمەت دەبێ ئەگەر بێت و لە دوا ڕۆژ بەرهەمەکەشی نێتن تەبعاً زەرمەندی زۆر دەبی. جوتیارانی مەخمور نیگەرانن لەو دۆخە و بە گوێرەی ئەزمموی خۆیان دروستبوونی ئەم نەخۆشیە بۆ چەند هۆکارێک دەجێڕنەوە لەوانە بارانی زۆر لە وەرزی بەهاردا و بەرزبوونەوەی ڕێژەی شێ لە ناو زەویەکانیاندا. ئەوەی ئەو نەخۆشیەوە بەڕاستی هەموو جوتیاران نیگەرانن لەبەر ئەوەی مەترسی ئەوەمان هەیە بەرهەمەکەمان نێتە بەرهەم ینی دانی نەگریتن ئەگەر بگاتە گورەکەی ژەنگەکە زۆر نیگەرانیش. نەخۆشیەکە لە دێمی کەمترە لەبەرەوەی تەڕاتی کەمترە مشینە لەوانەیە برکو ئەمە پێدرێن برکو شتیوالەوەیان تاسیرێ بیتن بەڵام لە ئاویەکان زۆری لەبەرەوەی ئەو سارەکەش ماشەڵە باران بەردەوام بوو تیشی خۆریش کەم بوو گەرمای لێ نەدایە بەو شێوەیە زۆر هەموو دەغڕەکان داکیانە ئەو نەخۆشیان گرتێک. بۆ بە دووادا چوون و گەیاندنی نیگەرانی جوتیارانی ئەم ناوچەیە پەیوەندیمان بە بەڕێوبەری هۆبەی کشت و کاڵی مەخمور کرد بەڵام ئامادە نەبوو وەڵامی پەیوەندیەکانمان بداتەوە. پەیوەندیەکەت وەڵام ناداتەوە چکە دواتر پەیوەندی بکەرەوە. مەخمور دەکەوێتە باشووری ڕۆژئاوای شاری هەولێر ناوچەکە نزیکەی 6 کیلۆمەتر لە سنتەری شاری هەولێرەوە دوورە بە یەکێک لە ناوچە کشت و کاڵی هەرە گرینگەکانی پارێزگای هەولێردا دەندرێت. بە گوێرەی ئامارێکی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو قەزای مەخمور نزیکەی 500,000 دۆنم زەوی شیاوی بۆ کشت و کاڵ هەیە. ئەو گوڵە زەرد و قاوەیانەی سەرگەڵاکان کە جوتیاران بە نەخۆشی ژەنگ ناوی دێنن چیرۆکی ماندووبوونی ساڵێکی جوتیاران دەگۆڕێت. ئەوەی ئێستا کە ئێمە دەیبینین هەڕەشەیەکی بێدەنگە خەمی خستۆتە دڵی ئەو خێزانانەی کە چاویان لەسەر تاکە سەرچاوی بژێویانە. ڕامان مستەفا کورسات نیوز مەخمور. لەم راپۆرتەیە ڕامان باسی بەرهەمی گەرمی جوتیارانی کرد هەر لەم بارەیەوە هەفتەی داهاتوو بڕیار لەسەر وەرگرتن یان وەرنەگرتنی گەرمی جوتیارانە درێت جا من نامەوێت خۆم زیاتر باسی بکەم ئەمە بچمە لای پەیامنێرمان بڕیار محەممەد وردەکاری زیاتر لە بڕیار وەربگرین. بڕیار سڵاوت لێبێ ماندوو نەبی پێمان بڵێ لەم بارەیەوە چ زانیاریەکت لایە. زریان سلااوتان لێبێت سەرەتا بە هەندێک ئامار بخەمە ڕوو دواتر باسی کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەمەی هەفتەی داهاتووشتان بۆ دەکەم. دیارە بە گوێرەی ئەو زانیاریانەی کە وەزارەتی کشت و کاڵی حکوومەت یاریمی کوردستان بە کورسات نیوزی داوە ئەو وردبینیانەی کە ئەوان کردویانە ئەم ساڵ 3,300,000 دۆنم زەوی لە هەموو هەرێمی کوردستان بەگەنم داچێنراوە. پێشبینیەکانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو ئەوەیە کە بەرهەمی ئەم ساڵی گەنم زیاتر لە 2 ملیۆن تۆن گەنم دەبێت. لەگەڵ ئەوەشدا کە لیژنەیەک لە وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی بازرگانی و لایەنە پەیوەنددارەکانی دیکەش لە هەفتەی ڕابردوو لە بەغدا بوون گفتوگویان کرد لەسەر بڕی وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان. بەغدا تاوەکو ئێستا ئەوەی کە ئامادەباشی نیشان داوە بۆی ئەم ساڵ
بڕی 292,000 تۆن گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێ، بەڵام ئەو بڕێیە بەدڵی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، بۆیە ئەوان داوایان کردووە کە ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشووتردا بە تایبەتی ساڵی ڕابردوو زیاتر لە 400,000 تۆن گەنم وەربگیرێت، بەڵام هێشتا دیار نییە کە ئەو بڕە ڕێکەوتنی لەسەر دەکرێت یاخودنا. بۆیە ڕۆژی یەکشەمە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لیژنەیە کە چۆنەتە بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر وەرگرتنی بڕی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە. لە کۆبوونەوەکەدا بڕیار لەسەر ئەوە دەدرێت کە ئایا هەرێمی کوردستان بەو بڕە ڕازی دەبێت کە لەلایەن حکوومەتی عێراق خۆ بۆی دابین کراوە یاخودنا. من لەگەڵ سەرچاوەیەک لە وەزارەتی کشتتوکاڵش قسەم کرد، ئەوان باسییان لەوە کرد ئەوان بۆ بڕە ڕازی نین و لە ڕۆژی یەکشەممەش کاتێک کە کۆبوونەوەکە دەکەن بە فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگدار دەکەنەوە، بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانش ئاگدار دەکەنەوە کە ئەو بڕە گەنمەی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە زۆر کەمە و هەوڵە دیبلۆماسیەکان دەخرێتە گەر، بە تایبەتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق قسە دەکەن بۆ ئەوی ئەو ڕێژەیە زیاتر بێت. بەڵام وەکو وتم بە هیچ شێوەیەک وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی یەکشەمە لە کۆبوونەوەکەدا کاتێک کە بڕیار لەسەرەوە دەدەن کە وەری بگرن یاخود وەری نەگرن یاخود ڕازی بن بۆ بڕێیە، بە هیچ شێوەیەک بۆ بڕێ ڕازی نابن تا ئەو کاتێک بڕەکە زیاد دەکرێت ئینجا ئایا بڕەکە بەدڵی وەزارەتی کشتتوکاڵ دەبێت یاخودنا، بەڵام بەو بڕێی کە دیاری کراوە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی و تەنانەت بە شێوەیەکی گشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەو بڕە ڕازینین، چاوەڕێ دەکرێت هەوڵەکان بخرێتە گەر بۆ ئەوی ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو زۆرترین ڕێژەی گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەربگیرێت. ئەم نەرمان بڕیار محەممەد لە هەولێرەوە لەگەڵ مامۆس پاس بڕیار بۆ زانیاریە ورد و پوخت و هەمەلایەنەکانت وەکو هەمیشە. لە گوندی حنتەی سنووری ناحیە جەلەولا بازاڕێکەیە بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران و لەو بازاڕەوە بەرهەمی میوە و سەوزە ڕەوانەی پارێزگاکانی تری عێراق و هەرێمی کوردستانی شەکرێت. جوتیارانی ئەو گوندە ئەڵێن بەرهەمەکانیان ڕەوانەی سەرجەم ناوچەکانی عێراقەکرێت و داواشەکەن لا بازگەکان ئاسانکاریان بۆ بکرێت. گوندی حنتەی ناوچەی شێخبابەی جەلەولایە و بازاڕێک هاوشێوەی ئەلوەیەکی گەورە بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لێرەبوونی هەیە و لە ئێستاشدا کاتی پێگەشتنی پاقلێ و جوتیاران دەستیان بە فرۆشتنی کردووە. دەیان تراکتۆری پڕ لە بەرهەمی پاقلە بە نۆرەگرتن دێنە بازاڕەکە. دەوترێت هەموو ڕۆژێک 2000 تەن پاقلە لێرە دەفرۆشرێت و ڕەوانەی زۆرێک لە پارێزگاکانی عێراق دەکرێت. هەموو جۆرە بەرهەمێکمان هەیە، چ شووتی بێت یا فستق یان پاقلە و بەرهەمی تریش. ئێمە جوتیاری لێ هاتوین. خەڵک لە هەموو پارێزگاکانەوە دێنە ئێرە بۆ بازارکردن لە بەغداد و بەسڕە و تەواوی بەشارەکانی باشووری عێراق، تەنانەت لە ئیسلێمانی و هەولێر و مووسڵیشەوە. لە هەموو پارێزگاکانەوە دێن بۆ کڕینی بەرهەمەکان. من بۆ پارێزگاکانی نەجەف، کوت، ئەمار و سلێمانی بەرهەمەکان دەگوازمەوە. لە بازاڕەکە ڕۆژانە زیاتر لە 600 کرێکار کار دەکەن، بەڵام جوتیارانی خاون بەرهەم نیگەرانن لەو ڕێگریانەی کە لە بازگەکان ڕوبەڕوویان دەبێتەوە سەرباری ئەوەی حکوومەت هیچ هاوکاریەکیان ناکات. تقریبا گەرنەکی 750 ناژین حتا 1000 بەس حتا 750 کەس ئاوە لێرە کرێکار لێرە عیشەکە ڕۆژانە ئەگەر دەرنەکە هەلە 1000 و حتا 25 دەرەکە. داواکاری لە بازگاکان کەمێک کارەکانمان بۆ ئاسان بکەن. بەڕاستی ماندوو بووین. سێری ئەم ڕۆژە بکەن. سەوزە فرۆش دێت لێرە پاقلە بە 500 دینارەکڕێت. دەچێتە لای بازگەکان ڕای دەگرن. لە ناوچەی شێخبابە ئەمساڵ 4000 دۆنم زەوی بە پاقلە داچێنراوە. سعد خەلیفە نمونەیەکە لەو جوتیارانە و بە تەنها 20 دۆنم زەوی تایبەت بە بەرهەمی پاقلە داچاندووە. عندي تقريبا 20 دونم. من نزیکەی 20 دۆنم زەویم هەیە. لێرە پاقلەکەمان پلەیەکە. وەک دەبینیت بەرهەمەکانمان دەنێرین بۆ عەلووی شێخباوە و ئەلحەمدونە. لەوێشەوە دەچێت بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان و باشووری عێراق. جیاوازی ئەم عەلووە لەوەدایە کە نەبوونی دووکەڵی
شار و نەجەنجاڵی بازاڕە گەورەکانی پێوەیە لێرە کڕیار بە تەڕی و بە تامی خاکەوە بەرهەمەکان دەگاتە دەستی ئەم دیمەنانەش پێمان دەڵێت گوندەکانیشمان دەتوانن ببنە ناوەندێکی گرنگی بازرگانی. شاخەوان محەممەد، کورسات نیوز، ناوچەی شێخباوە، جەلەولە. بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ناڕزایی لێکەوتوێتەوە. دانیشتوانی ئەو ناوچانە ئەڵێن سەرەڕای ڕەوشی سەختی ئابووری نرخی سوتەمەنیش بارگرانیەکی تری بۆ دروستکردن و کاریگەری کردوتە سەر بازاڕ و کەرتە جیاوازەکانیش لە ناویانە کەرتی کشت و کاڵکە بۆ کارپێکردنی ئامێرەکان بە شێوەیەکی سەرەکی پشت بە سوتەمەنیەکانە بەستن. پێلک ژوان پێلێن ئاستەنگی و زەحمەتیە li pêşiya welatiyên deverê Rûdû de divê rewşa aborî zehmet de ew jî bilindkirina nirxê mazotê an dîzilê ku yek lîtir ji 42 sentên Emerîkî bûye 75 sent. Riya wî ne 20 hezarayî 30 hezarî şuxulê têra wî nake yanî gelekî mesrûf giran e ratib kêmê راتب yani êge mozib jî bi ratibî têra 10 riya nake. Yani ka çi mazot kirin 10,000 wereqe li tirawê ka millet ji ku bîn millet teዕban e feqîr e sêr bê millet ana direvir ji birçî nadireve. والله ببري ما مازوت ما دادقر شغلي بدورة ب 100,000 150,000 من مر إدارة دبو أنا كفاي أنا كنفسها كمية أم دادقريم 6,000 ورقة يرو روخ يو خمناك ما يجيب دين آليكي جيب للرفاهية ما في مشكلة بس إجا مشكلة ما ظن دكور دي دفان سياراتي أبي جملة دي دفان سياراتي توزيع دي دفان فانا دي كافي تشرو إدارة بعالم وملات فقير تحت نفقير هاو تحت معدل الفقر. بلنكرنا نرخي يك لتر مازوت بحفتي و 5 سنتان ويبيرا نرخي صد و 40 مادي جكل و بلان و بيديفيان ويبرز ببا وغازنا ولاتيان أوا كو هەرێم لەسەر دەریایەکەش پەترۆلیە و پێویستە نرخێوێ لە گۆر داهاتێن وڵاتیان بە. بالنسبة لجوي بهابونا محروقات تشيبول الباشار طبعا اف محروقات نقري داي سياري ايه سياحي وايه قريتني طبعا اف بهابون وتاثير التاثير كل بري اف قرار دركب يعني قال لك سلعه وقال لك مواد بهابون بري اف برياره بهابونا محروقات دركب يعني تشكي مؤسفه منطقه عائم من سر بحرة نفطي ويعني مدخرات بلد وباجار وأف ملت وتشتيق أف ملت قدمت يعني أمنا مستاهل الأف تشتيق بيسر إما يك جوان أنجامين انتغراسيونا ريكفتنا بيستو نهي ينايري يا خراب للسر ولاتيان بلنكرنا نرخي مازوتي وشل و2 سنتان بويا 75 سنتين أمريكي ببلنکردنا نرخ مازوت آن دیزلی وک هرمین ین گوندبن کنترل حکومت دمشق ده گوشل و 2 سنتا بویا 75 سنت و گلک انجام خراب بخوره بینه چمکی پرلینا و دوره دبارا جیان آوان لسر چاندنیه گو دمارا سرکه جیره مازوت آن دیزله دارا برکات کورسات نیوز قامشلو هەرچەندەم ڕۆژانە ڕۆژانی ئاگربەستی جەنگەکان بەڵام بەردەوام گۆڕانکاریەکان زۆر خێران لەبەرەوەی کە بەردەوام هەواڵی نوێدێ هەموو هەواڵێک کاریگەری لەسەر بازاڕەکان دروست دەکات و لێکەوتە ئابوووریەکانی هەرچەند لە سەرودەمی ئاگربەستین هەر بەردەوامە و نەک بەردەوامە بە دەقە و سەعاتی ژەگۆڕە با من لێرە دوایین پێشهاتەکانی ئابووری ئەم بارودۆخی ئێستای ناوچەکەتان پێ بڵێم وەکوتم بارودۆخەکە بە دەقە و سەعاتە گۆڕە ئێمە کاتی ئامادەکردنی ئەم بابەتە ئەوەمان هەبوو کە وڵاتانی ئەوروپی و هەروەها بەگشتی 40 وڵات کە زۆربیان بە ئۆنلاین کۆ ئەبنەوە دەربارەی گەری هورموز دیمان کە کۆبوونەوە ئەنجامەکەیمان بینی کە بە شێوەی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕاگەیاندرا بەڵام سەرەتا با بە ناوخۆی عێراق دەست پێ بکەین وەزارەتی کشت و کاڵی عێراق ئەڵێ پلانیان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی سەوزە و میوە ئەڵێ بەهۆیەوەی کە لە مانگی ڕابردووە و بەرهەمهێنان کەمی کردووە خۆی ساڵانی ڕابردوو
لەبەرەوەی کە وەرزیە بەرهەمهێنانی میوە بە تایبەتی وە سەوزە ئەوەی کە کورتێنانە بوو بە هاوردە دەست بەجێ پڕیانە کردەوە ئەم ساڵ لەبەرەوەی کە بارودۆخی ناوچەکە هەندێک ئاڵۆسترا و ناتوانن وەکو ساڵانی ڕابردوو دەست ببن بۆ ئەوەی کە بە خێرایی هاوردەکە بەرز بکەنەوە لەگەڵەوەشا بۆ نمونە ئێران کە شوێنێک کە زۆرترین تەماتەی لەوە هاوردە ئەکرێت لە ئێستاە ئەگەر هاوردەکەشی بەردەوام بێ نرخەکان لەوێ بەرز بووتەوە ئەمە بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی تەماتە لە ناوخۆی عراق و تەنان لە هەرێمی کوردستانش بەڵام وەزارەتی گشت و کاڵیش باسی بازرگانە چاوچنۆکەکانی شەکاتەڵە هەرەمە نیاڵە بازرگان هەیە کە تەماتەی هەیە لە کۆگاکان ناکۆی کردوتۆ بۆی بە نرخێکی گرانتر بیفرۆشی ئەڵێ ئێمە ڕوبەڕووی ئەم جۆرە کەسان نابینەوە ڕێگە نادەین کە بیانەوێ بازرگانی بە قوتی هاوڵاتیانەوە بکەن. نەوت هەڵگرێک بە نەوتی ئیماراتەوە بە گەروی هورمزات تێپەڕیوە هەڵبەتە بە ئاڵای پاکستانەوە ئەمە پێشەوە بوو کە دیسان وەکوتە من پێشەوەی بێمە ستۆدیۆ بۆ هەواڵە ئابوووریەکان ئێران ڕایگەیاندوتی هەتاوەکو لە ئاگربەستا بین گەروی هورمز بە تەواوەتی ئەکرێتەوە ئەم تێپەڕینی نەوت هەڵگرە بە نەوتی ئیمارات و بە ئاڵای پاکستان لەو ڕۆ گرنگەکە ئەمریکا گەماروێکی تەواوەتی خستۆتە سەر بەندەرەکانی ئێران بۆ ئەوەی کە هیچ کەشتیەک نەتوانێت هاتوچۆ بەوەیە بکە کە ئەمە بابەتێکی گرنگە. کەیپلەرەڵە سێ نەوت هەڵگری ئێرانی گەروی هورمزیان تێپەڕاندووە دیسان ئەمەش هەر پێش ڕاگەیەندراوە کە ئێران بوو کە بڵێ گەروی هورمز کراوەتەوە و هەروەها پاڵاوگەکانی هندستانیش نەوتی ئێران بە یوانی چینی ئەکڕن ئەمە بابەتێکی زۆر گرنگە. هندستان یەکەم وەجبەی نەوتی ئێرانی وەرگرت کە ئەم نەوتە تقریباً 2 ملیۆن بەرمیل بوو بە بەهای 200 ملیۆن دۆلار بەڵام نرخەکەی نرخی نەوتەکە بە یوان ئەداتوە ئەمە یەکەم جارەکە لە دوای 7 ساڵ هندستان نەوت لە ئێران بکڕە لە بەرۆی کازانین نەوتی ئێران نەوتێکی سزادراوە وڵاتانەکە نەوتیان لە ئێران بکڕایە سزا ئەدران بەڵام دیسان بابەتێکی گرنگی تر ئەوەیە کە ئەم نەوتە لە کاتێکا گەیشتوتە دەست هندستان کە گەروی هورمز ئاستەنگی تێکەوت بوو و بەندەرەکانی ئێران گەماڕۆیان لەسەر بوو و بابەتێکی گرنگی ترەوەیەکە ئەم نەوتە لە ڕێگەی ئەو کەشتیانەوە گوازراوەتەوە کە ئەسڵەن کەشتێکە خۆشی سزای لەسرە کەشتی تارمایی و سزای ئەمریکای لەسرە بەڵام بەهەر حاڵ لە بەرەوەی بازار پێویستی پێێتی ئەمریکاش بۆ ماوەی 30 ڕۆژ چاوپۆشی کرد لە فرۆشتنی نەوتی ئێران کە هەڵبەتاڵە و 30 ڕۆژە تازە ناکەینەوە. ئێران بۆ بازرگانی دەرەکی پشتبەستن بە دوبەی کەم ئەکاتەوە سەرۆکی بازرگانی ئێران و چین ئەڵێت پێویستە ئەمە کاری لە پێشینەمان بێ ئەڵێ ماوەی ڕابردوو لە ئاستێکی زۆرا بە بازرگانی پشتمان بە دوبەی ئەبەست بەڵام ئەڵە پێویستە پەیوەندەکانمان لەگەڵ پاکستان و هەروەها لەگەڵ چین پەرە پێ بدەین بۆی هەندێک دوور بکەوینەوە لە بابەتی ئیمارات زانین بەهۆی ئەم جەنگە و پەیوەندیەکانیان تێکچۆ لە بەرەوەی کاڵە وڵاتێکە کە تۆ ناتوانانی پێشبینی بکەیت چی ئەکات و هەروەها سنوورداریشە لە ڕووی کاری بانکیەکانەوە بۆ ئێران ئەڵێ پشتبەستن بە دوبەی کەمەکەینەوە با بچینە لای پێشهاتەکانی تر بزانین هەر لەمبارەیەوە چیمان هەیە و دەربارەی وەکوتم لێکەوتەکانی ئەم بارودۆخی سێ ناوچەکەیتیان نزیکەی 50 ڕۆژە ئینتەرنێت لە ئێران داخراوە بابەتێکی زۆر گرنگە بە تەواوەتی ئینتەرنێت لەو وڵاتە لە بەڕووی هاوڵاتیانە بڕاوە ئەمڕۆکە پەرلەمانتارێکی ئێرانی باسی لەوە کردووە ئەڵێ کە لە هەلومەرجی جەنگە باشترە کە هاوڵاتیان ئینتەرنێتیان نەبێت لە بەرەوەی کاڵە ئینتەرنێت پردێکە کە دوژمن ئەتوانێت لە ڕێگەی ئەو پردەوە زەفەرمان پێبەرێت و بەم لێدوانانە بە دیارەواز و بەنیاز نینکە ئەم بابەتە چارەسەر بکرێت. وەزیری دارایی سعودیاش هۆشداریە یاد کاڵێ کاریگەریە ئابوووریەکانی جەنگەکە فراوانتر و درێژخایەنتر ئەبێ قسەی کردووە ئەڵێت کە داوا لە سیاسەتوانانەکەم داوا لە ئەو کەساناکەم کە دەسەڵاتدارن هاوڵاتیان یان بۆ ئەو بارودۆخە ئامادە بکەن لە بەرەوەی کە بە پێچەوانەی ئەوەی کە پێتان وایە لەگەڵ تەواوبوونی جەنگەکە لێکەوتەکانی تەواو بێنە خێوانیە درێژخایەنتر ئەبێت. چل وڵات بەشداریان کرد لە کۆڕبەندێک لە کۆبوونەوەیەک بۆ کرانەوەی گەروی هورمز بەریتانیا و وەکوتم ستارمەر و ماکرۆن سەرۆکاتی ئەم کۆبوونەوەیان کرد زۆربەی لە ئەم وڵاتانە ئەم چل وڵاتە بەشەوەی ئۆنلاین بەشداریان کرد فەڕەنساوتی وڵاتانی ئەوروپی توانای کردنەوەی گەروی هورمزیان هەیە. ئەمە کۆتا پێشهاتەی ئابووری بوو بەڵام هەر پەیوەست بە بارودۆخی ناوچەکە و پەیوەست بە ئەم بابەتانە کە ئێستا لە ئارایە بەهۆی وەکوتم ئاگربەست و جەنگەوە میدیاکانی سەربەسپای پاسداران هەواڵێکیان بڵاو کردەوە وتیان کە ئەو کەسانە ینی
ئەو کەسانە کە شەڕ ئەکەن و بە شێوەیەکی بێسنوور شەڕ ئەکەن هۆشداریان داوە کە ئەو کەشتیانە یانوێ بە دەریای سنوورا تێبپەڕن لە ڕۆژی هەینیەوەواتە ئەمڕۆ بە ئاگان لە هەر شەش ئاراستەکەی خۆیان بێ ئەمە جۆرێکە ڕەشەیە بۆ ئەوەی کە گەروی بابلمەندەب لەوانەیە بێتە ناو هاکی هاوکێشەکەەوە منەمێ هەندێک زانیاری دەربارەی گەروی بابلمەندەب بخەمەڕوو ئێستاکە گەروی هورمز کراوەتەوە و هاتوچۆ ئەوترێت کە ڕەنگە تیای ئاسایی بێتەوە دیارامە بە بڕیاری ئێرانە بێ بزین گەمارۆکانی ئەمریکا چی ئەکات بەڵام بابەتێکی گرنگ هەیە گەروی بابلمەندە بەکەم گەروی بابلمەندەبە لە ئەگەری داخرانی هورمزا جێگرەوەیەکی گرنگە بۆ هورمز پێگەی جوگرافیەکە ینی یەکێک لە گرنگیەکانی ئەم گەروەیە لە نێوان نیمچە دوورگەی سعودی و هەروەها باکووری ڕۆژهەڵاتی ئەفریقایە وەکو باسم کرد ئالەم شوێنەیەکە دەواازەیەکە بۆ چوونە ژوورەوە بۆ نۆکەندی سوێز کە نۆکەندی سوێسش یەکێک لە شوێنە هەرە گرنگەکانە بۆ بازرگانی جیهانی و ئەم شوێنە بەهۆی یەمەنەوە مەترسێکی زۆری لەسەر لە بەرەوەی کەزانێن حوسیەکان لە کاتی جەنگی غەزەوە بەردەوام مەترسیان لەسەر ڕێڕەوە بازرگانیا دروست کردووە و ڕێڕەوێکە لە نێوان دەریای سوور و کەنداوی ئەدەن و دەریای عەرەبی و تایبەتمەندیەکی زۆریشی هەیە بۆ بازرگانی جیهانی و کەوتم دەواازەی نۆکەندی سوێسە کە ڕێڕەوەیەکی زۆر گرنگە هەروەها ڕێڕەوەی بازرگانی لە نێوان ئاسیا و ئەوروپا وەکوتم ئەمە ئەگەر بێت و هورمزیش ئاستەنگی تێبکەوێ بابلمەندە بتوانێت جێگرەوەیەکی باش بێ درێژی ئەم گەروە کەوتم حوسیەکان دەتوانن مەترسی بۆ سەر دروست بکەن 50 کیلۆمەترە لە باریکترین شوێن یا 26 کیلۆمەترە و قوڵیەکەشی لە قوڵترین حاڵەتی خۆیان 186 لە ڕێ پێگەی بازرگانیەوە لە هەموو بازرگانی دەریایی کە لەسەر ئاستی جیهان ئەنجامەدرێت ئەم گەروە 112 بۆ خۆی تەرخان کردووە و هەروەها 3.3 ملیۆن کۆنتێنەری بیسپێی ساڵانە بەم شوێنەیە ڕۆن قەبارەیەکی زۆر گەورەیە و هەروەها 1.6 میلیارد تۆن کاڵەش بە شێوەی ساڵانە لە ڕێگەی ئەم ڕێڕەوەوە لە ڕێگەی ئەم گەروە گرنگەوە هاتوچۆی پێوە ئەکرێت با بچینە لای زانیاریەکانی ترمان هەر دەرباری بابلمەندەب لە ڕووی وزەوە ئەگەر باسی پێگەکەی بکەم لە بازرگانی دەریایی هەموو جیهان پێش قەیران کە من باسی قەیرانەکەم واتە هەتاوەکو پێش ساڵی 2023 قەیرانەکەش بۆچی دروست بوو لە دوای ئەو جەنگەکە لە غەزە ڕوویدا و هێرشەکانی ئیسرائیل حوسیەکان بۆ پشگیریکردنی غەزە هاتنە ناو جەنگەکە وتیان هەر کەشتێک بە بابلمەندەبات تێپەڕە ئێمە مەترسی لەسەر دروستەکەی بێگومان بۆی کە هەڕەشە لە ئیسرائیل بکەن لە پێش ئەم قەیرانەوە 112 بازرگانی دەریایی جیهان بە بابلمەندە بە ئەڕۆژ ساڵی 2025 ساڵی ڕابردوو 106 بوو واتە دوایەوەی کە ئەو مەترسیانە شتێپەڕی دیسان بارودۆخی ئەو شوێنە ئەو ڕێڕەوە گرنگەوەکو خۆی هەر لێ نەهاتەوە لە ڕووی نەوت و بەرهەمەنەوتیەکانەوە ساڵی 2023 واتە پێش ئەو قەیرانانە 8.7 ملیۆن بەرمیلی ڕۆژانە نەوتی پیا ڕۆشتووە ساڵی 2024 کە ئەو قەیرانانە بێگومان ڕوویدا بۆ 4 ملیۆن بەرمیل کەمی کرد 2025 تەنها نزیکەی 200,000 بەرمیل زیادی کرد و گەیشتە 4.2 ملیۆن بەرمیلی ڕۆژانە. ئەو بابەتانە ئەو بابەتە نەوتی وزانە کە بە بابلمەندە باتێپەڕن بریتین لە نەوتی خاو گازوایل سوتەمەنی فڕۆکە و بەرهەمە نەوتیەکانی تر بێگومان غازیشی پیا ئەڕۆشت بەڵام لە دوای ئەو قەیرانە کە ڕوویداوە لە دوای هێرشی حوسیەکان و دروستکردنی ئاستەنگ لایەن حوسیەکانەوە ئەو ڕۆشتنی غاز بابلمەندە با قەدەغە کرا لە بەرەوەی کە مەترسی گەورە دروستەکە. لە ڕۆی ژماری کەشتیەکانیشەوە پێش قەیرانەکە هەتاوەکو ساڵی 2023 ڕۆژانە 75 کەشتی بەوەیە هاتوچۆ بازرگانیان کردووە 2024 بۆ 23 کەشتی ئاستەکەی زۆر بەرچاو بۆ دابەزینەکە و ساڵی 2025 دیسان وەکوتم وەکو خۆی هەر لێ نەهاتەوە گەیشتە 40 کەشتیانی بۆ 40 کەشتی ڕۆژانە بەرز بووە وەکو ڕێگەی جێگرەوەش کەپکی هیوای چاکەیە کە لە باشووری ئەفریقایە ڕاستە جێگرەوەی بابلمەندەوە بەڵام یەکجار ڕێڕەوەکە درێژەکاتەوە تێچووەکەشی بەرزەکاتەوە با بچین باسی زانیارەکانی تریش بکەین هەر لەم بارەیەوە دەربارەی بابلمەندەب و بازرگانی لە ڕێگەی ئەم گەروەوە ئەو وڵاتانە کە بۆ هەناردەکردن پشت بە بابلمەندە بەبەستن بێگومان سعودیا و عێراق و ئیمارات و کوێتن وڵاتانی کەنداو و ئەوانە کە بۆ هاوردەکردن پشتی پێبەستن وڵاتانی ئەوروپی وڵاتانی سەردەریای ناوەڕاست و بەشێکیش لە ئەمریکای باکوور بۆ هاوردەی بەرهەمەکانیان پشتی پێبەستن پێش ئەم هەڕەشەی بێگومان ئەم ڕاگەندراوە کە بڵاو کراوەتەوە لەسەرەوەی کە ڕەنگە بابلمەندە بیش بێتە ناو هاوکێشەی شەڕەکە ماوەی ڕابردوو قاڵی بافیش باسی بابلمەندەبی کرد
و ئەتوانین بڵێن وەکو هەڕەشەیەک لە تویتێکا باسی کردوتی کێ زیاتر پشت بە بابل مەندەب ئەبەستێ بۆی کە بڵێ ئێمە ئەتوانین مەترسی لەسەر بازرگانی وڵاتانە دروست بکەین کە وەڵامەکەی ئەویش لێرەیە بێگومان ئەوروپا و چین و هندستان و ئەفریقا ئەمریکا و وڵاتانی تری ئاسیا و ژاپۆن و کۆریای باشووریش لە ڕیزبەندیەکانی کۆتاییان ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بابل مەندەب. بەڵام بابەتێکی ترکە هەیە ڕۆژی ڕابردوو ئێران هەناردەی بەرهەمە پترۆکیمیاییەکانی ڕاگرتووە و ئەمە بابەتێکی زۆر یەکجار گرنگە لەبەرەوەی کە ئێران لە دوای نەوت یەک دوو بەرهەم هەیە کە داهاتی نانەوتی لی دەست ئەکەوێت و هەناردەکەیان زۆر بۆی گرنگە. یەکیان بەرهەمی پترۆکیمیا وەکوتم بەرهەمەکەی ڕاگرتووە. توانای بەرهەمهێنانی پترۆکیمیا لە ئێران 100 ملیۆن تۆنە بە شێوەی ساڵانە، بەڵام ئەوەی کە بە شێوەی ڕاستەقینەوە بە کردارێکی توانێت بەرهەمی بهێنێت 96 ملیۆن تۆنە دیسان بە شێوەی ساڵانە. بۆچی ئەم بابەتە پترۆکیمیا گرنگە؟ لەبەرەوەیکە یەکێکە لە گرنگترین هەناردە نانەوتیەکانی و داهاتی دەستەکەوێت لە ڕێگەی هەناردەی ئەم بەرهەمەوە وەکوتم لە دوای نەوت گرنگێکی یەکجار زۆری هەیە. دراوی دەرەکی دەست ئەکەوێت بێگومان لە ڕێگەی هەناردەکردنیەوە، هەروەها کاریگەری سزاکان لەم ڕێگەیەوە کەم ئەکاتەوە. ئەزانین کە بەرهەمی نەوتی وزەی ئێران سزای لەسرە، بەڵام لەم ڕێگەیەوە ئەتوانێت دراوێکی دەرەکی دەست بکەوێت کە بۆ ئابوووریەکەی باشە و هەروەها توانیوێتی بە بەرهەمهێنانی ئەم پترۆکیمیایانە پیشەسازی ناوخۆیەکەشی پەرە پێ با لەبەرەوەی کە بەشێکی لە پیشەسازی ناوخۆیان بەکارەهێنێت. بەڵام ئێران 97 کۆمەڵەی پیشەسازی پترۆکیمیای هەیە کە پترۆکیمیای تیا بەرهەمەهێنێت کە لە ئەم کۆمەڵانە 550 جۆر بەرهەمی پترۆکیمیایی دروست ئەکا. بابەتێکی وەکوتم پێشکەوتووە پیشەسازیکی پێشکەوتووە لە ئێران. گرنگترین ئەو شوێنانە کە بەرهەمی پترۆکیمیان لێ دروستەکە ئێران یەکەمیان ئەسەلویە ئەمە ناوەندێکی گرنگی وزە و پیشەسازی ئێرانە لە بەرهەمهێنانی پترۆکیمیای ئێران 145 بۆ 50 لە ئەسەلویەیە کە 40 ملیۆن تۆن بەرهەمەهێنێت و لە هەموو هەناردەی پترۆکیمیای ئێران 150 لە ئەسەلویەوە ئەکرێت کە ئەم ئەسەلویە کرایە ئامانجیش لە ماوەی شەڕەکانە. لە ماهشەهرە کە لە بەرهەمهێنانی ئێران 128 لەم شوێنە ئەکرێت، هەروەها 21 ملیۆن تۆن بەرهەمەهێنێت و 130 هەناردەش لە ماهشەهرە. بەندەری مامەکە 7 ملیۆن تۆن بەرهەمەهێنێت و لەم 7 ملیۆن تۆنش 5 ملیۆن تۆنی هەناردە ئەکات. گرنگترین بەرهەمەکانی مێتانۆڵ و ئێتیلێن و یوریا و ئامۆنیان کامانامی بەرهەم پترۆکیمیان، هەروەها پۆلی ئێتیلین و پۆلیمەرەکان. هەروەها ئەگەر باسی بەراوردی بەکارهێنانەکەشی بکەم پشکێکی زۆر بەرهەناردە ئەکەوێت لەبەرەوەی کە 30 ملیۆن تۆن بەرهەمەهێنێت، بەڵام تەنها 3 ملیۆن تۆنی بۆ خواستی ناوخۆی و 11 بۆ پیشەسازی ناوخۆ بەکارهێنێت، دواتە بە هەموویەوە ئەوەی خۆی پێویستی پێیەتی 13 ملیۆن تۆن و ئەوی تری هەمووی بۆ هەناردەیە. ساڵانش 29 ملیۆن تۆن بە بەهای 13 ملیارد دلار پترۆکیمیا هەناردە ئەکات یان هەناردی ئەکرد پێش لەم ڕاگیرانە. گرنگترین کڕیارانی بەرهەمی پترۆکیمیای ئێران چین و هندستان و تورکیا و وڵاتانی ئەفریقا و وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیان و کاریگەری سزاکانیش لەسەر ئەم کەرتە ئەوە بووەکە ئێران ناچار بۆ داشکاندن کا لە نرخەکانی بەهەرزانتر لە نرخی ڕاستەقینەی خۆیان بیفرۆشت، نەیتوانی و ڕاستەوخۆ بۆ هەندێک وڵات هەناردێ بکەن، ناچار بۆ لە ڕێگەی نێوەندگیرەکان و لە ڕێگەی ڕێڕەوە ناڕاستەوخۆکانەوە بەرهەمانە هەناردە بکات. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە، بەڵام جیاواز لەم بابەتە بێگومان هەواڵەکانیشمان کۆتایی پێهات. بەم هەواڵە بە بەرهەمی پترۆکیمیای ئێران کۆتایی بە ئابووری ئەمڕۆ هێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.